طبعا ئەوڕۆ باسی چارەسەرێکێکین کە کاک محەممەد شاماژە پێدا زۆر باس نەکرایە، ینی نزام لۆنگۆ کوب و کاوەلی گوێ لە وشێوی بەسە من ئەوەلی کە گوێم لێ و کاردانەوە چی نەرێنیمە بچون چی وشەکە ئینگلیزیش نییەجا هەستە چی خۆشی دروست نەکرا تا هێدی تیۆریەکانن خوێندەوە چوینە سەر تیۆریە هیومانستیکەکان مرۆڤگەرایەکان کارل ڕۆجەرزن خوێندەوە فکرێکی جوانی تێڕوانینەکی جوانی لەو بەشەر و دەروونێ بەشەرە هەبوو. دوایە کە گەشتاڵتن خوێندەوە هێدی ئەو کاتی کە فکرەکە لۆ دروست بوو فکرەکە گۆڕا لە شتەچی نەرێنی لۆ شتەچی ئەرێنی. بەو هیوایم ئەوڕۆ بتوانم وێنەی گەشتاڵتووەکی خۆی پێشانینگۆ بدەم کە پێم وایە شتێکی زۆر جوانە، شێوازی ئیشکردنی لە جەلسەکان ناوازەیە تایبەتە دەگا مرۆڤێ دەگە بەشەرت دەگە چارەخوازە. تێڕوانینی لۆ بەشەرە شتێکی تایبەتە قەدرێ ڕێزێ ئەزمموێ بەشەریەکدیەوەی لە ناخەوە یەگوزەرێ. تاوان چارەسەری گەشتاڵتی زۆر باس نەکرایە لێرە، لەوانەیە لە هەندێک کتاب تەرجەمەکرابیان لە زانکۆی لە تیۆریەکان ئەوانانەی تیۆری چارەسەری دەروینە بە کورتی بە شتێکی سەریع باسکرابی و پەڕێنرابی یەکسەر. تەبەنەوە لە کوردستانی و لە مەنتیقەی بەعاموێ زۆر چارەسەری گەشتاڵتی بە بەراوردەگە CBT زۆر بەکار ناهەیە، زۆر لەوانەیە گرنگی نەبی، زۆر تیشتی نەخرابیتە سەرێ. ئەوە پێچوانی ئەوروپا و ئەمریکیە لەوێ چەندەها ئەنجومەن هەنە لۆ چارەسەری گەشتاڵتی تقریبەن بەشێکی باشی وڵاتەکان ئەنجومەن و دامەزراوە و پەیمانگەی تایبەت بە خۆیان هەیە لە ئەمریکای لە ئەوروپای، حتا ئەنجومەن هەیە لەو پەرە پێدان بەرەو پێشبردننی گەشتاڵتی یانی تایبەت بەوەیە کە توێژینەوە بکرێ گرنگی زیاتری پێ بدرێ. تەبان لە دەرەوە وەچی گوتم بە تایبەت لە ئەمریکا و لە ئەوروپای تقریبان 75 ساڵە لەوانەیە زیاترە گرنگی بە و چارەسەرەی ئەدرێ معدەل پێداچنەوەی پێەکرێ بەکار هیندرا، ینی شتێکی زیندیە لەوێ لەکنەمە تەنها لەسەر دەفتەرێ عەفو لەسەر کتابێ هێشتا نەچوویتە شتێکی بوارێکی عەمەلی جێبەجێ نەکرایە دەورات و پرۆگرامی لێ نییە چکم کەسی مختص نییە. بەڵام لە دەرەوە چی گوتم لە ئەوروپا و ئەمریکا شتێکی زۆر عەمەلیە، مێژوەکی وەچی گوتم زیاتر لە 70 ساڵەی هەیە. طبعا چارەسەری گەشتاڵتی لە ڕوانگەی من زۆری نەشی ئەوی پێ ئاشنابی تەسەوڕەکەم چکەم و گوێم لەوانە بووە لۆنە گۆردن ویلەر کە چارەسەرکارێکی ئەتوانین برین خەبیرە لە گەشتاڵتیەکە کە لە کەسە هەرە گرینگەکان کە بەرەو پێش چوونی لە گەشتاڵت کردیە خۆت چوویتە ناو چارەسەری گەشتاڵتی پێی وایە تەنها چارەسەرێکی دەرونی نیە، ڕێبازێکی ژیانە. هەمان چارەسەری گەشتاڵتی ئەگە قوڵ بچێ ناوێ ڕاستە، ینی سات بە ساتی ژیان ئەکرێ یارمەتی دەمەعانای لێ دروست بکەی ڕێنوێنیت کە تەعامل بکەی لەو دەمەیدا بە گوێرەی بارودۆخ کە ئەوە پێم وایە بەرچاوڕوونیتە دەتێ و عیلاقەی توش دەگە دنیای ڕێکە خەتۆ، ینی یارمەتیتە دەتێ بگێ کە عیلاقەت دەگە دنیای چێ بەعام ئەکرێ و معنای لە دنیای دروستکەی مەسەلەی هەبوون گەراییە. ینی چارەسەری گەشتاڵتی وەچی گوتم جگە لەوەی چارەسەرێکە کە لۆ مەنهەجێکی دەرونیە کە بەکارە هیندرێ لە چارەسەری دەرونی ئەکرێت ڕێبازێکی ژیانش بێت. تەبەن ئەوی هەوڵەدەین باسکەین بە پێی مەجال کۆمەڵک پرسیارە یان کۆمەڵک بابەتە کە تەرکیز دەین سەر گەشتاڵ چییە یان چارەسەری گەشتاڵتی چییە، لە ناویدا هەوشەی گەشتاڵ چییە، ینی بەخۆی معنای چییە. باسی چار لە پایەی گەشتاڵتیەکەین کە چارەسەری گەشتاڵتی سەر ئەو پایە نەڕاوەسات چار پایە ڕئیسی بەپێی چارەسەرکارانی گەشتاڵتی ڕێی جیاوازە 3 سار بەڵام بەعام بە 3 باس بکەین یان چار تقریبان هەر فکرەکەی ئەگەینی لێ ئەمە لێرە ئەوڕۆ هەوڵەدەین باسی چار بکەین و باسی هەندێک چەند چی دیکە ئەکەین جگە لەو چار پایە کە گرینگە. سووری ئەزمون لە چارەسەری گەشتاڵتی چییە، فکرێکی باشتر دەتێت لەوەی کە ئەزمون لە ساتە چیدا
لە ڕوانگەی گێشتالت سوور کو ئەسوورێتەوە کو دەورانیەکە. تیۆریەکی باسەکەین کە لە ناو چارەسەری گێشتالتیدا بوونی هەیە لە هەموو لە نەزەری و عملی کە ئەکرێ ئەو تیۆریە تێدا کە تیۆری ئینگلیزەکەی پارادۆکسیکال تیۆری ئۆف چێنجە بزانم تەرجەمەی کوردی ڕێک بکەین بەڵام تەقریبان چارەسەری یان تیۆری گۆڕانی دژیەکانەیە دوای باسەکەین کە مەقسەدی دەچێت چەند کەچکە باسەکەین کە خود ڕێخستنی بوونەوەریە کە کو بوونەوە خۆڕێک تێقی بەعام لە ژینگەی باسی چەمچی پاڵپشتیەکەین لە چارەسەری دەرونی کە زۆر زۆر گرینگە پاڵپشتی باسی خودیەکەین کە لە گێشتالت خود لە ئینگلیزەکەی ئەگەر دیقەت دەنێ ING پێوەیە سێلف نییە سێلفینگەوە لە کوردیەکەی زان دەخی کوتە جەمەکەی بەس فکرەکەی جیاوازە باسیەوە شەکەین کە گێشتالت تێڕوانی لۆ خود لۆ نەفس جیاوازە. ئەخیرەن باسی ئاگاییەکەین کە چارەسەری گێشتالتیەکە لەو چەمکە گرنگانێک کە گرنگی پێدە لە عملیش ئەبینن بەکاتێ ئاگاییە باشە. ئەگەر پێناسەش سادەی چارەسەری گێشتالتی پێ ئەدەین چارەسەرێکی عیلاقەیە ڕێلەیشناڵیە کە سێ پایەی هەیە یان گوتن چار پایەی هەیە. تەبەن چەمچی ڕێلەیشناڵ لێرە لە ئینگلیزەکەی کە عیلاقەیە بە کوردی ئەگەر تەرجەمەکەی ئەوە لەو شەکە عەرەبی بە کوردی نییە بەس ئەگەر تەرجەمەکی ئەوەی بکەین نزام دەقیق لەو بەرامبەری چ بەکاتێ بەس مەقسەدی لە چیە؟ مەقسەدی لەوەیە کە ئەمنوت و تەبەن بە پێچەوانەی تیۆری دەروونشیکاری کە تیۆری دەروونشیکاری لە فەلسەفە ئەوانە ڕاگۆردن ویلەر بە تەفاسی لە کتابی خۆی باسەکە لە شەرم کە پێی وایە خودکو سەری هەردایە خود هەر هەیە لەوانەیە لە دینیش ئەو قسە ڕازبی کە ئەرێ نەفس و ڕوحانە دروست بووە مەسەلەن هەربوونی هەیە هەر لە ئەوەلیەوە هەیە ئەگەر دنیا هەبی نەبیان عیلاقەی دەگە دنیا دروست کە یانە خود شتەچی هەیکەلە جێگیرە بوونی هەیە. چارەسەری گێشتالتی فکرەکە جیاوازارێ خود لە عیلاقەی سەر هەرەدا خود بوونی ئەوەلی نەفس بوونی نییە هەتا عیلاقەی دروستەکەی لە ئەنجامی عیلاقەی هەز بە بوونی خۆکەی چ جیاوازیە چ هاوبەشێتی هەمووی ئەنی خود لەکنەوە شتەچی عیلاقەیە ئەمنوت و لە ئەنجامی عیلاقەن دەگە دنیای سەر هەرەدەین هەز بە بوونی خۆەکەی و لەوێشەوە زۆر گرینگە خودی ئەو عیلاقەی سروشتی ئەو عیلاقەی لێ بکۆلیۆ بچێ ناو و کێشە مەشاکلیان هەر دیاردێ و حاڵەتەکی ئەزمونەکی دەرونی لەو دقەی ئەکرێ تەماشە بکێ یان لەو دقەی لێ بکۆلیۆ لە دقی عیلاقەی لەو سیاقەی کە عیلاقەیە باشە لێ ئەرێن چارەسەرێکی عیلاقەیە کە گرنگی بە عیلاقەی مادە دەگە ژینگێمە دەگە بوونە دەگە دنیاە معنای دنیای لۆمەچێت لەو ساتەی کو بە دنیای کاریگەری بین و کاریگەری لەسەر دنیا و کەسانی دی دروستەکەین فکرەکە توانی برین لەوەیە. ئەگە پێناسەکی بچەکەوەتر بکەین ئەرێن منهەجێکی هیومانستیک مرۆڤگەراییە ئێگزیستێنشەڵە وەزان پێرێن هەبوون گەرایی و ئەکسپریەنشەڵە ئەزمونیە هەنی منهەجەکە کە لە چوارچێوەی پێرێن شەپۆلی سێەم تەبەن جێرال کۆری ئەوەی کردیە نزانام پێشتر بەڵام وەک سەرچاو ئەو پۆلێنێ کردیە کە ئەرێ سایکۆداینامیکەکان هەنا چارەسەرەکانی دابەشکردە سەر چەند کۆمەڵێکی سایکۆداینامیکەکان دەروونشیکاری و ئەوەی کارل یۆنگ و ئەوەی ئەدلەر و ئەوانە هەموو ئەکەونە سایکۆداینامیک. ثێرد وێیڤ شەپۆلی سێەم چی هەنە کە مرۆڤگەرایەکانن ئەگزیستێنشەڵ ئەوەی ڤیکتۆر فرانکل پێرزن سێنتەرد ئەوەی کارل ڕۆجەرس گەشتال ثێراپی فرێد سپێرز و لاورا پێرزانە ئەکسپریەنشەڵ ثێراپیەکانش ئەگریتۆ کە EFT و کۆمەڵە چکەی تێدایە ئەوانە ئەکەونە ئەو کۆمەڵێکارێن مرۆڤگەرایەکان یان شەپۆلی سێم باوەڕیان بە چێپیان وایە کە بەشەر ئەگەر پاڵپشتی کرا و ڕێنوێنی کرا بەخۆی بەهای ژیان ئەبینیتەوە بەهاکانی ئەبینیتەوە بەخۆی ڕێڕەوی ئەبینیتەوە بەخۆی گەشەی ئەکا ئەو قودرەتەیە بەڵام پاڵپشتی بکرێ بەس ئاگایی ببینیتەوە سەر لە خۆی دەربکە بچتە ناوە خۆی هێدی یەکسەر بخۆی ئەو ڕێبییت ینی قەدریان لەو بەشەر وهایە پێیان وایە بەتوانایە بەشەر ئەوە نییە کە مەسەلەن بێ قودرەت بی ئەگەر پاڵپشتی بکەی لەو نەچارەسەری دەرونی کرێک لەو نمونانەبی کە کەسێک بەس یارمەتی بدا لی تێبگەویش لە خۆت یەکسەر ڕێڕەوی خۆی لە ژیان ئەبینیتەوە. جا چارەسەری گەشتالت هەر لەو پۆلێنەیە کە بەهای لۆ بەشەر بەونەوەیە کە پێی وایە ئەکرێ ئەو ڕێبازی خۆی ڕێڕەوی خۆی ببینیتەوە بیر و باوەڕی خۆی لەسەر لە خۆ دەرکەچی ئەوێ لە دنیا
ئەو ڕێڕەوەی بگری. طبعا چارەسەری گەشتاڵتی ئەگە برین بە ئەوە چی کورد بێ ئەوەی بچینە ناو پایەکانی ئەکرێەوە هەپێ ناسێت بکەین. وشەی گێشتاڵ بە خۆ معنایەتە. طبعا ئەوانەی کە ئاماژیان پێدای وشەکە ئەڵمانیە بەخۆی گێشتاڵت یان جێشتاڵت ئەوەی ئاماژەی پێدایە لەو نووسەرانەی بواری چارەسەری گێشتاڵتی ئەدەن هیچ تەرجەمەچی ڕاستە و خۆی نییە وشەکە. ئەنی لە ئەڵمانی برەی لۆ ئینگلیزی لەوانەیە لۆ کوردی و ئەوەش ڕاستبی تەرجەمەچی ڕاستە و خۆی نییە. هیچ وشەک نییە معناچی دقیقی تەواوی ئەو وشەی بدە. بەس عاتەن بەچیان تەرجەمە کردیە بە شێواز یان شێوە، فۆرم، شەیپ یان پاترن بە ئینگلیزی. باشە؟ طبعا ئەو قسە ئەو وشە لە چڕا هاتیە؟ لەوەی کە گرنگی بەچە دە چارەسەری گەشتاڵتی کە ئەمنوت و کو ناخە خۆڕێکە خەینەوە لە عیلاقەن دەگە ژینگەی تازە باسن کرد چارەسەرێکی عیلاقەیە. ئەمنوت و لە ژینگەی خۆ کە هەر یەکە ژینگەی تایبەت بەخۆی هەیە کو خۆڕێکە خەینەوە کو ناخە خۆڕێکە خەینەوە کو دەرونێ خۆڕێکە خەینەوە کە بابەتێک مەسەرەن ڕوئەدا شتەکن تێتە پێش و کاریگەری لە ڕێخستنەوەی ماکە بەرامبەر ئەو ژینگەی. ئەنی گرنگی بەوێدا چارەسەرەکە لەوێش وشەکە لەوەی ڕاهاتیەکە. چارەسەری گەشتاڵتی گرنگی بێدا مرۆڤ بوونەوە کو ناخە خۆی ڕێکە خەتۆ لە عیلاقەی دێگا دەرێ. مێژوەکی کچە کورد باز بکەین گەشتاڵت دانەرانی چینە فرێدریک سالمۆن پێرلز یان عاتەن بە فرێتس پێرلز ناوی ئەوەدرێ لەگەڵ لاورا پێرلزی خێزانی ئەوانە هاوسەر بوون. ئەو کاتی کە چارەسەرەکیان دەنا طبعا هەر یەک لەوانە لە باگراوندەکی جیانە. باشە؟ هەر یەک لەوانە باگراوندیان جیا بوو. فرێتس پێرلز شارەزایی یان ئاشنایی دەگا فکرێنە ڕۆژهەڵاتی هەبوو ئەو مەسەلەی بودیزم و زێن بودیزم و ئەوانە. لاورا پێرلزش تەلەبەی مارتن بوبەر بوو دایلۆگ فەلسەفە کە ئەوان هاتنە و فکرانیان تێکەری یەکدی کرد و شتەکی منەزەمی ڕێکخراویان دروست کرد بە گەشتاڵ سایکۆلۆجی کاریگەر بوون دەروزانی گەشتاڵتی کە لە چارەسەری گەشتاڵتی جیاوازە بەوی کاریگەر ببوون. ئەنی هەر یەکە باگراوندی خۆی هەبوو پێکەوە ئەویان لێ دروست کرد. تامان لەسەر ناوەکەی ئەگوترێت کە ئەوە هەبووە ناڕەزاتی ناتەبایی لەسەر وشەی دیارە لاورا پێرلز پێی باش بە وشەی ئەگزیستێنشەڵ بەکاربێت کە ئێستا ڤیکتۆر فرانکل چارەسەرەکەی بەو ناوی ئەگزیستێنشەڵ سایکۆتێراپی چارەسەری ئەوزان بە هەبوونگەرایی تەرجەماکرێ بوونگەرایی. لاورا پێرلز ئەو وشەی پێ باشەوە بەڵام دیارە ئەوانی دیکە فرێتس پێرلز و ئەوان وشەی گێشتاڵتی ئەڵمانیان پێ باشوە لۆی ئەو هەر بژێدا. تەوان ئەوەی لە یوتیوب وانەی سێرچ کردی ئەبینی کە زۆرینەی لاورا پێرلز زۆزەم یەک ڤیدیۆ هەیە تا ئێستا. فرێتس پێرلز زۆر ڤیدیۆ هەیە جە لە ساتی کردیا کەیسێکی بەناوبان کەیسی گلۆریایە کەسێ چارەسەر ئیشی دەگاکەن یەک لەوانە فرێتس پێرلز دەدا. تەبیعەتی فرێتس پێرلز بوو کەسێکی کارێزما بوو کەسێک بوو ینی حەزی لێ بووە دەرکەوی جا لە هەموو جەلسەوەکان کای کرد وە دەرئەکەت پێی کاریگەرە بوون ئەو زیاتر حەزی لەوەی بوو. لاورا پێرلز طبعا ستایلی گەشتاڵ زیاتر ئەبێنە کۆنفرۆنتەیشناڵ زیاتر بەگشتداچوونەوە بوو لەو کەسەکەی فاین بێن کەسەکەی تەنگاوە کرد هەندێک مشەوشیە کرێتە لەو بارەی دەربێت کە تێدایە. لاورا پێرلزمان هەزەکەی زیاتر لە سەفکرەی پاڵپشتی بووە و شێوازە عیلاقەی دیالۆگانە بوو کە دوای باسەکەی یەکێک لە پایەی چارەسەری گەشتاڵتیە بە حکومەوە لەکن مارتن بوبەری خوێند بوو و بە فکرەکەی کاریگەر بوو ئەوەی بەکارتینە شێوازەکەی وها بوو لە تەعامل. فرێتس پێرلز و لاورا کەواتە لێک جیاواز بوو لە تەعاملکردنیان دەگا کەیسوەوانە. یەک لەو کتابانەی کە ئەویان کرد بە ناوی چارەسەری گەشتاڵتی ئێکسایتمنت خرۆشان وابزانم و گەشە لە کەسێتی مرۆڤ ئەوە هێفەرلاین و پاول گودمان و فرێتس پێرلز لە ساڵی 1950 ئەو کتابیان براو کردەوە. تاوانەوە پێشەوی شە بۆ بەڵام یەکێکە لەو کتابانێک کە ئێستاش بەکارتێلۆ ئەو ئەگەر بچێ سەر ئەدەبیاتی ئەوەی چارەسەری گەشتاڵتیکەون ئەو یەکێکە لەو
براوکراوانەی کە ئەو کات بەردەست بوو لێ ئەتوانی برێنی تەمەنی چارەسەری گەشتاڵتیلانی کەم 70 ساڵە وەچی گوتم ئەو چارەسەرە بە هەردوو فکرەی ڕۆژهەڵاتی و ڕۆژاوای کاریگەر بووە لە فکرەی ڕۆژهەڵاتی زێن بودیزم تاویزم کە وەک فلیپ برۆنێل باسەکە ئەرێ دامەزرێنەرانی چارەسەرکەی زۆر لەوەی شارزانە بوون بەڵام پیچەک ئاشناییان دەگە ئەو تیۆریە یان ئەو ڕێبازانەی ڕۆحانی هەبوو کە لە ڕۆژهەڵاتانە لە چین و ئیندوانە زێن بودیزم و تاویزم کە بەوەی متەئسیر بووینە سوودیان لەو فکرەی وەرگرتێ نمونە فکرەی یین و یانگەیە ئەگەر دیتبوو ئەو بازنە کە پێکتێ لە ڕەش و سپیەکەی لە وەڵام کۆنگفۆش زۆر جاو ئەو هێمایە بەکارتێ ئەوە دەلاتە لە جەم سەرداری بوونی ژیان کا پێی وایە دژیەکانە دنیا ئەوەی تێدایە یەکێتێ تێدا کە لە جەم سەرا پێکتێ جا ئەوانیش تەبەن لە چارەسەری گەشتاڵتیان بەکارینە و ئەوەی کتابی ئەوەش بخوێنی تویان دیقەتی ئیشێ جیمس کێپنەر بدە کە چارەسەرکی گەشتاڵتی ئیش دەگە جسمیەکە پێی وایە مرۆڤ لە جەم سەرا پێکتێ باشە پێکاتێک کە لە حادر و تووڕەی لە زیرەک و گەمژەی مەسەلەن بەشە لەو جەم سەرانە پێک دێ فکرێ ڕۆژهەڵاتی تەقریبەن ئەوەیە کە مەسەلەی ئاگاییە کە پێم متەئسیرن ئەوەی ڕۆژهەڵاتی چێ بە زانست ئەوە بووینە مەسەن فیل تیۆری کورت لڤینەوە بزانم ئەو کەسێک کە زۆر پەرەی بە تیۆری فیلدا تیۆری بوار و عقلیەتە چی تاقیگەرانیان هەیە گەشتاڵتیەکێک لە پایە گەشتاڵتە ئەوەیە کە شتەکان تاقیەکەنەوە ئەواناکرێ برێنەوە بەشانە بە زانست کاریگەر بووینە فەلسەفەی تێدایە وەچی گوت فەلسەفەی فینۆمینۆلۆجی دیاردەزانی ئەوەمزان بە کوردی فەلسەفەی دیالۆگ ئەوانەی تێدایانی پێکاتێ لە فکری ڕۆژهەڵات و ڕۆژاوایی زانستی تێدایە فەلسەفەی تێدا و ڕۆحانیەتی تێدایە چارەسەری گەشتاڵتی تەمان چارەسەری گەشتاڵتی وەچی گوتم لە سەرەتای کە دانرا تا ئێستا هەروەهانیە بە معدەلی بە بەردەوامی پێدا چوونەوەی لۆکرایە هەندێک لەو چەمکانەی کە هەبووینە قوڵتر کراینەوە هەندێکیکەی لۆ زیاد کرایە هەندێکی ئەکرێ ڕەخنەی لێ جیرابی و ڕەفز کرابی تۆ لە سەرەتایی لە بەپەی بارودۆی خۆی ئەو فکرانە بووە بەڵام بەپەی کات کە فکرەی دیهاتیتە ناو گۆڕایە یەک لەو بابەتانەی زیاد کرا کە زۆر جێی سەرنجە شەرمە ئیشکردن دەگە شەرم چارەسەری گەشتاڵتی ئیش دەگە شەرمیەکە بە شێوەیەکی زۆر تەسەوڕەکەم ئەوەی لێ بخوین تویان بەتایبەت دەورەی لێوەربگری یەکسەر پێم و تەئسیرەبی بە بابەتی شەرم چکە زۆر تەئسیری لەسەر شێوازی ئیشکردنی چارەسەرکاریەبی وەچی گوتن دایلۆگ زیاد کرایە بوویتە پایەک لەوێ تیۆری بوار ئەوانە هەموو هێوا شێوا زیاد کرانێتە چارەسەرەکە بە بەردەوامی فکرەی نوێی هاتیتە ناوی و ڕێکخرایەوە ئەگەر بین باسی ئەوزارەی پایەکانی چارەسەری گەشتاڵتی بکەین تەبەن باسی ئەوەن کرد چارەسەری گەشتاڵتی چییە مێژۆکی کورتن باس کرد تەبەن فلیپ برۆنێل ئەوەی حەزی لێ لە کتابەکەی خۆ بە تەفاسیل باسەکە حتا باسی دانەرانێکە بە سڕەکە فرێد سپیلز و لاورا دواتر مەسەلەن ئیزادۆرا فۆرم و ئیرڤین پۆلستەر وابزانام ئەوانە کۆمەڵەچکە بۆ جوێی دووەم کە هاتن کاریگەریان کرد بە سڕە باسەکە ئەرێ گرینگە لە کەسێک لە چارەسەری گەشتاڵتی تێبگە ئەو مێژووە و شێوازی هاتنی ئەو کەسانە و تەئسیرکردنیان سەر چارەسەری گەشتاڵتی بزانی بەس لێران بە باس ناکەین لەوانەیە شتی ئەوەتر هەبی کە تەرکیز بخەینە سەری بەس ئەگەر پێویست بوو ئەکرێ دوای ئەو سەرچاوەی ئەواکەین ئەوەی ئینگلیزی و ئەوەی بزانی باوەڕ ناکەم تەرجەمە کرابی لە عەرەبیوانە بەس ئەکرێ زۆر سوود لێ ببینی تەمان پایەکانی گەشتاڵچنە لە هەموو شت پایە و ڕووکن شتەکی گرینگن یعنی ڕئیسینە تەوان لە چارەسەری گەشتاڵچکا گوتن لەسەر چار پایەی دانرایە لە عەمەلی و تیۆری لە کردداری تیۆری ئەو چار پایەی ڕنگدانەوەی هەیە باشە زۆر گرینگن ئەوانەت کە چارەسەر و تیۆری گەشتاڵتیان ڕاگرتیە ڕئیسینە هەر پێک دێ لەوانە و لە عیلاقەی بینی ئەوانە تەمان تێگەیشتن لەوانە تێگەیشتنە لە چارەسەری گەشتاڵتی چکۆمەچی گوتم ئەگەر سبەی لە یوتیوب لە دەورەیەکی لە هەر ئەوەی تەماشای ئەو جەلسانە بکەیت کە لە چارەسەری گەشتاڵتی ئەکرێت بەدیەکەی کە ئەو چار پایەی تێدایە کە پایەکان چن ئەگەر یەکێکە ناویان برێ پەیوەندی دیالۆگیە یەکەم کە گوتنەوە کاریگەری فەلسەفەیە لە ناو چارەسەری گەشتاڵتی
ڕێبازی فینۆمینۆلۆژیە طبعاً تیۆری فەلسەفەی فینۆمینۆلۆژیە بەس ئەمە پچەک باسی وەکەین بەڵام ئامان جێمە لێرە ئەوە فەلسەفیەکە نییە میثۆدەکەیە ڕێبازە فەلسەفەیەکەیە کە لەناو چارەسەری گەشتاڵتیە پایەی سێمیان تیۆری بوارە فیڵ تیۆری پایەی چارەمیان هەڵوێستی تاقیکردنەوەی تاقیگەری ئەکسپریمنتەڵ ئەتیتیودە لە چارەسەری گەشتاڵتی کاوەش زۆر گرینگە باسەکەین کە لە ڕوانگەی چارەسەری گەشتاڵتی تەکنیک چییە کە لەوانی زۆر گرنگی پێنەدا تاقیکردنەوە چییە گەشتاڵ کە گرنگی بە تاقیکردنەوەیدا فەرقی دەگە تەکنیکی چییە کو دەگە تیۆری وش یان تیۆری گەشتاڵتە گونجێ ئەو مەسەلەیەکە هەڵوێستی تاقیکردنەوێت دەمان ئەگە باسی یەکەم بکەین تیۆری عفو پەیوەندی دیالۆگی طبعاً هەموو عیلاقەک چارەسەرێک چارەسەری دەرونی عیلاقەی هەیە بەپێی توێژینەوەش باسکرایە کە یەک لە سەرسەی دەرەنجامی چارەسەر ئەکرێ عیلاقە دیارکە کە کار ڕۆجەرس کۆمەڵک مەرجی باسکردێ دەبی لە عیلاقەی چارەسەری دەرونیەبی مەسەلەن قبولکردن ڕێز تێڕوانینەکی ئەرێنیانەکە ئەو کەسە توانای هەیە بگۆڕێ لەلایەن چارەسەرکارە و گەرم و گوڕی هەبی ڕاستێتی هەبی مەسەلەن ڕێزی هەبی لۆ چارەخوازەوانە کۆمەڵک مەرجن کە مەرجە لە چارەسەر لە عیلاقەی چارەسەری دەرونیدا هەبی کە ئەوە وەک گوتن ئەو یەک لەسەر سێش دەرخەرەکی زۆر مهمە لەوەی کە عیلاقە زۆر گرینگە طبعاً لە چارەسەری گەشتاڵتی گوتن عیلاقەکە ڕێلەیشناڵە ینی گرنگی بەو عیلاقەی دەکە مرۆڤ خود لە عیلاقەی دەگە دەوروبەری سەرهێرەدا هەلۆیش عیلاقەی خۆی بەکارتی نیە تا کێشەکان لەو چوارچێوەی دیاردەی دەرونی کە لە کەسەکەی سەرهێرەدەن لەو چوارچێوەی تەعاملیان دەگە بکرێ و قوڵتر لێ قوڵ ببنەوە کە ئەو منهەجەی گوتن پشت پێبەستی لە عیلاقەی چییە دیالۆگە باشە دیالۆگەوی لە ئەوەی خوێنبیتەوە لەلایەن مارتن بوبەریەوە ئەوە کرایە وەبزانم هەر دانەرەکەشی مارتن بوبەرە نزان پێشەوی کەسە بە وەڵام مارتن بوبەر کە زۆر ئەوەی کردیان هاتیە لۆ چارەسەرکارەش شتی نووسی لەسەر دیالۆگە کە کو چارەسەرکار ئەکرێ بەو عیلاقە دیالۆگەی هیلینگ شیفایان ساڕێژبوون ئەنجام بدەیان بگەنە ساڕێژبوون دەگا ئەو چارە خوازەی وەدا مارتن بوبەر یەکە کە لەوانەیە کە ینی کاریگەری لەسەر چارەسەری گەشتاڵتیە لە ڕووی عیلاقەی چارەسەریەوە تەوان ئەگە برین دیالۆگ چییە لە لۆمە چارەسەرکاری گەشتاڵتی ئەوانەی لە بواری چارەسەری گەشتاڵتی شەکەنیان ئەوانەی لە بواری دەروناسی شەکەن فەلسەفیەکەنە لە ڕووە دەروناسیەکەی ئەو بوارەی چییە شیفایان ساڕێژبوونە لە ڕێی یەکتر دیتن ساڕێژبوونە چاکبوونەوەیە لە ڕێی یەکتر دیتن تەبەن یەکتر دیتنەکە قوڵە تەنها قسەکردن نییە پەیوەندی دیالۆگی تەرکیزی لەسەر چییە لەسەر ئەو نێوانەیە کە لە ئەنجامی دوو تەڕەفی دیالۆجی دروستەبی دوو کەس یان گروپەک دانیشی دیالۆجی لێ دروستەبی لەو دیالۆگەی تەڕەف هەیە لایەن هەیە بەڵام لە هەبوونی ئەو لایەنەی کە پێکەوە ئەبن شتێک دروستە بێرێنێ نێوان ئەو کەسانە بیتوین باشە بە ئینگلیزیەکەی ئەو نێوانە جێی سەرنجە لۆ چارەسەرکارانی گەشتاڵتی کە لێهورد ببنەوە ئەچنە ناو ئەو نێوانەی کە پێی وایە لە ئەنجامی دوو کەس دروستەبی یان دوو تەڕەف دروستەبی بە قوڵی ئەچنە ناوەی لەوێوە پرۆسەی چاڕێژبوون بۆ ئەدەن باشە شتێکی گرنگ لەو ئەوەی هەیە کە چییە ئەرێ وەڵامی تەواوی بوونێ منە لۆ تەواوی بوونێ کەسەکی دیکە زانە ئەوە قوڵترە لە قسەکردنێ وەڵامە بەرکەوتنە لە تەواوی بوونێ من دەگە تەواوی بوونێ کەسەکی دیکە ینی لەسەر ئاستی بوونە ئەو عیلاقەی تەنها قسەکردن نییە ئەوی زەرورە لە چارەسەری گەشتاڵتی لە ئاستی قسەی قوڵتر ئەڕۆن وەچی گوتم دیتنە کە توانین بڵێن ژیانیان ڕۆحی ئەو کەسانە بەریەک ئەکەوی یەکدی ئەبینی کە تەبان ئەو لە ئاستی قسەکردنی قوڵترە لە ئاستی بوونیە کە یەکدی ئەبینن لەوێ وەش ساڕێژ بوون سەرهێرەدا ینی چارەسەرکاری گەشتاڵتی داوای لێ ئەکرێ کە زۆر بە قوڵی بستە ناو عیلاقی کە لە ئەنجامی چڕوەدا ئێستا باسەکەین چار پێکهاتەی ڕئیسی تێدا پەیوەندی دیالۆگی کە دەبێ حزوری لەوێ هەبی بوونی خۆی لەوێ بی لێ دەبی چارەسەرکاری
گشتالتی گرنگی بەبوونی خۆی بێت کە بتوانی بێتێرە کە بتوانی هەندە پرۆفێشنال پیشیانە نەبی مەقسەدم لەوەی نییە ئەخلاقیات ئەوی پەیڕەونەکە بەڵکو لە کاتی چارەسەردا بوونی خۆی لەوێبی کە ئەوە پێکاتە چی ڕئیسێ لەو ساڕێژبوونی کەسی بەرامبەر تەمەن گوتن پەیوەندی دیالۆگیەکە نە لە تەرەفە چیە ئەبینیەوە نە بە تەرەفە چی بەتەنێ بەرهەمتێ نە لە ئەنجامی کۆی هەردووچە ئیلا لە تێکردبوونیان کە نێوانێک دروستە بیلایلات نە ئەگەر هەردووکان کۆ بکەوە بێ ئەوەی تەفاعول لەگەیدی بکەن نە تەنها بە کەسەکی پەیوەندی دیالۆگی دروستەبی کاتێک دوو تەرەف یەکدی ئەگرن تێکەرە بن نێوانێک دروستەبی چارەسەرکاری گەشتڵتی گرنگی بەو نێوانەیەدا فکرەکە چییە ئەگەر قسەکەی ئەوەتر بکەین ئەگەر دەنوزانی گەشتڵتی و خوێندبی چارەسەرەکەنە قسەکە بوو نظام تەرجەمەکەی کوەکرا ئەیگۆ the whole is greater than the sum of its parts هەمووەکە کوتەرجەمەکە تەواو ئامەزنترە لە کۆی بەشەکانی نظام جێو لە قسەی بوو فکری دەنوزانی گەشتڵت لە چی ئەرێ منەزەمەکیان شتێککە لە چەند بەشەی پێکاتبی ئەتو نەتوانی لی تێبگەی تەنها بە کۆکردنەوەی بەشەکان دەبی گرنگی بە سروشتی پەیوەندی نێوان ئەو بەشانە مەسەلەن نەفس لە پرۆسەی عەقلی بەشی عەقلی پێکتێ زەینی لە عاتفەی پێکتێ لە جسم ئەکرێ کەلتور ڕۆحانیە چبی بەس کۆکردنەوەی وانە تەنها بەڵکو تێگەیشتن لە سروشتی تەبیعەتێ هەموو ئەو بەشانە کە کو کارلێکەکەن کو یەکدی دروستەکەن کو یەکدی ڕاگرن ئەوە فکرێ گەشتالتیەکە هۆلیزمە هەموو بوونە جا پەیوەندی دیالۆگیش لەو ڕوانگەی ئەو قسەیەکە کە ئەرێ بەتەنها بە کەسەک و کۆی وانش دروست نابی ئیلا دەبی کارلێک بکەن یەکدی ببینن لە سەرئاستە چی وتن ڕوح لە سەرئاستی گیانی و عەمەلی تەواوی بوونی خۆیان ئەو کات ناوەندێک بەرهەمتێکە قوڵترە لەوەی تەنها ئەو کەسانە لە کنیە کۆ بکێ و دابنەی برێ ئەو دوو بەشێ دیالۆگ لەو بەینەی دروستەبی ئامانجی چێ لە دیالۆجی ئەوەیە کە پێگەیەکی عیلاقەی باشتر دەگە دنیای دروست بکە ئەو کەسە هەم سەردەریلۆ دروست ببی کە ژیان کو کاریگەری لێ کە ساتێک وەختێک کو کاریگەری لەویەکە بزانی کاردانەوەی لۆ دنیای چیە بەعام پێگەی بەرامبەر دنیای تێڕوانی بەرامبەر دنیای چێ بۆش ئەو کەسە باشتر لە خۆی تێگە و باشترش لە کاریگەری دنیای لەسەر خۆی و خۆشی لەسەر ژیان و ژینگەی خۆ تێگە ئەنی گرنگیەوەی لەوەیدا کە ئاگایی دروستەکە ئەتوانی برێ هۆشیاری دروستەکە باشە تەوانە من ئەوەکەم بەسەگە پرسیارە کۆمنتێک شتەکە بوو لە هەر وەختی پێم خۆشە بەشدار بکەن یان ڕام بگرن باشە ئەوەی نووسینی چارەسەرکارێکی گەشتڵتێک کە ئەزمونەی خۆ باسەکە حەزم لێ بوو باز بکەین وەک ئەوەی تەرجەمە بکەین ئەرێ لەو پەیوەندیانەی کە لۆ من ساڕێژکەر بوون دەگە چارەخوازی یعنی لۆ چارەخوازە ساڕێژکەر بوون مەقسەدن لە چارەخواسی ئەوی پێی ئاشانەی بۆ بچۆم کە بەکارتێ لە بەرامبەر وشەی کڵایەن ئەوەی کە سەردانی چارەسەرکارێکی دەرونی ئەکە و لۆ ماوەی درێژ دەگەی داوی جا ئەرێ لەو ساتانەی کە بالفعل لۆ من لۆ چارەخواز ساڕێژکەر بووینە و شیفا و ساڕێژیان هینایە ئەرێ ئەو کاتانە بووینە کە چاوی من و چاوی چارەخوازی یەکدیان دیتە لە غیابی وشەی هەگوتن ئاستەکی قوڵە دیالۆگ لە ساستی وشەی جاترەوە ئەرێ بەڵام لە هەمان کادا زۆرترین قسە کرایە زۆرترین شت گۆترا لە کادا بە بێدەنجی چاوی من و چاوی چارەخوازی یەکدیان دیتە هیچ قسەیان لە غیابی قسەی بۆ بەڵام زۆرترین شت گۆترایە لە بینیمەها لەو بینەیدا ئەرێ لەو ساتەیدا شتێک لە قوڵایی ناخە من دەگە قوڵایی ناخی چارەخوازی یەکدیان دیتە گیانێمە هەردووکە یەکدیان دیتە لەو دەمەی یەکدی دیتنە کە بە بێدەنجە ڕۆحێ من و ڕۆحێویان گیانێ من و گیانی یەکدیان بڕیە و چوینە ناو یەکدی لێرە هەردوو کوپەی گەشاین و هەردوو کوپەی بەرەو پێش چوینە ساڕێژکردن ڕوویدا هەردوو کامل بووینە زانە ئەوە دەڵاتە لەو مەسەلە عیلاقەیە کە وەنگۆ فکرەکە چیە کە ئەمە بەشەر تەبەن ئەوەی ڕێلیشنال باس لێرە ئەوەی تەرکیز ناخەین سەر بەڵام تەرکیزی ئێستا پێی وایە ئەمە هەمیشە پەیوەندی پێویستی عیلاقین لە پەیوەندیانە
کاتێک لە مۆزوع چێمت و گفتوگۆیەکە کرێت و ڕەبم مەرج نییە ڕەبتی بە بابەتەکەی بێکرێت لە قوڵایی ئەو مەسەلەی ئەوە بی پێویستم بۆی بۆ تو لەم تێبگەی هەز بکەم قەدر مەگری بەڵام قەدر نەجیە ئەنی هەمیشە پێویستین هەنە خۆش بویستین پێشوازی لێ بکرێ قبول بکرێن جا پەیوەندی دیالۆگی لەوەی ڕا لەوانەیە ئەو فکرەی دروستکە کە قوڵ ئەنگۆ هەردوو گیان چارەسەر کار و چارەخواز گیان هەردوو گیانی هەردووکان تێکەراوی یەک دەبی ئەو پێویستیانە پڕ ئەبنەوە کە لەوانێ بنچینەی دەروون دروستیە بە شەربی تاوە نمونەک بوو کە وەک باس کرد یەک لە چارەسەرکارەکان بەو شێوێ وەسفی ئەزمموی خۆی کرێ لە پەیوەندی دیالۆگیکە ئەکرێت تاسیری لەسەر خۆی کە وەک چارەسەرکار و تاسیری لەسەر چارەخوازبی طبعا عفو مەقسەدن لەوەی نییە لە بیر نەکەن کە پرۆسەی چارەسەری چارەسەرکار لە ئەوەی خۆ بەکاربینی گرنگی بۆی دەکەنجی ئەگە تا و حاڵەتانە کە بەخۆ ئەوە بینە ئەلەمی نەکەن مەسەلەی ئەخلاقیەوەیە کە ئەتوو لینجێ کۆ بزباسە کارێ کو خۆ بەکاربینم چارەسەرکاری گەشتاڵی ئۆپسیای لە خۆکە کو بە باشترین شێو خۆ بەکاربینم کە ئەو کەسە گەشەی بکەو بەرەو پێش بچی باشە ئەوەی لە بیر نەکەن لەوەی قسەی من ئەو لێکدانەوەی لە خۆ هەر نەگری بەری ماوەی دیاریکرا هەیە چەند جات پێویستە تاوەکو ئەو عیلاقاتە دروست بی طبعا ئینشاءالله لە ئاخیر ئەوەی کە پایەکان باس کرد باسەکەین ئەو پەیوەندی دیالۆگە لە هەموو وەختی بوونی قسەیەکەوەی چارەسەرکارەکە دەوی بخۆشی ئەو شتەی تێدا بی سەرەتا نەک لەگە ئەو کەسی بیستنەوە ئەو دیالۆگەی هاتە کەسەکە کەسێکی طبعا دەبی بچیتە ناو مەرجە بەڵام ڕێک ئەمە مەسەلەن تعویزێت چارەسەرکار ئەگەر پێویستی بە ئەزمونانە بیچیە نابی چارەسەری دەرونی لە خۆی بەکاربینی فکرەکە چیە ئەکرێ بەخۆی بەشداری چارەسەری دەرونی بکە وەک چارەخوازەک ئەکرێ ئەو ڕاهێنانانەی وەریگرتیە مەسەن ئەمە کە ڕاهێنان وەرەگرت لە 10 ساعت ئەگەر باسکەم تەنها ساعتە 45 دقیقە نەزەریە ئەوەی دی هەموو کۆمەڵک شتە لۆنە گروپ پرۆسس کە یارمەتینە دەڕێکە ئەو پێویستیانە لێ بە ئاگابینە ئەنی ئەو چەمکانێک کە لێرە باسەکەین لەمە بەرجەستەبی پێشەوەی ئەمە بچین چارەسەری دەرونی بکەین چکە ئەتوو بوونێ خۆت زۆر زەرورە لە خۆ بە ئاگابی لە پێویستیە خۆت ئەو شتانت لێ بەرجەستەبی ئەو کاتە توانی خزمەت بە کەسێکە بگەینی هەمان عیلاقە دروستکەی لێ زەرورە تعویزەوەی بەچبی لە دەورەکان لە چارەسەری دەرونی کە لە خۆگری لە سەرپەرشتی جەلسەی سەرپەرشتی لەوانە تعویز بکەتەوە باشە کاتی چارەسەرکە پێشتر بخۆی ئەو شتانە ببینی دوایی لەوانەیە لەگەڵ ڕێزم لەوانەیە لە ئەخلاقەتی پیشەی لابدا ئەگەر بێت و کەسەکە ئەو شتانی وەرنەگربی ئەو چارەسەریانی وەرنەگربی پێشتر طبعا 100% وەچی گوتم گرنگترین شتێوەیە کە ئەتوو هەر شتە چێکەی لە خزمەت چارەخواز بەڵام چارەسەری گشتاڵتی لەوانەیە لە تەبیعەتدا لە زۆرینەی ئەو چارەسەرانەی کە ئەمە پێ ئاشنان یان گوێن لێ بۆ جیاوازبی چارەسەرکاری گەشتاڵتی لەوانەیە قورسترین ئەرچی لەسەر بیەوی شەوەیە ئەو شتانەی لە خۆدا بەرجەستەکردی با ڕابردووی خۆی لە دەورات وەچی گوتم لە عیلاقەی ڕۆژانەی خۆی لە جەلسەی سەرپەرشتیاری پرۆسەی سەرپەرشتیکردن لە خودی چارەسەری دەرونی کە بەخۆی ببیتە چارەخواز لەوانە دەبی ئەو بوونەی لە خۆ دروست بکەی واشاش کە بتوانی بەو شێوەیە بی کە بە خزمەت پرۆسەی چارەسەری بی پێویستی بەوەی نەبی کە جەلسەی چارەسەری دەرونی کە لە کاتێکدا پێویستە لە خزمەت چارەخوازبی لە خزمەتە خۆی بەکاربی چ جیاوازیەکی هەیە چارەسەری گشتاڵتی چ جیاوازیەکی لەگەڵ چارەسەری تاکی ڕەفتاری عفو لەگەڵ چارەسەری ڕەفتاری ئەوانەی تاکی ڕاستەوخۆ طبعا چارەسەری ڕەفتاری ئەوەندەی مەسەلەن ئەمە لێ ئەزانین گرنگی بە چاکردنی ڕەفتارەدا تەرکیزی سەرەکی لەسەر ڕەفتاریەوەیە سەر پرۆسەی ناوەوە نییە چارەسەری گەشتاڵتی ئەرێنچە ئەرێن لەو بینەی کە گروژێنەر و وڵامەکەیە ڕەفتارکە ئەوە ڕوانگەی مەنهەجی ڕەفتاریە لەو بینەیدا ئەرێ شتێک لە ناوە ئەگوزارێت کە حکم لەو ڕەفتارێکی کە دەبی گرنگی پێ بدرێت ئەزمموی ناخەوێت یعنی بەو نوعی برین منهەجی چارەسەری گەشتاڵتی هۆڵستیکە هەموویە کە چڕە چاوەکە پێی وایە ئەگەر پێت وا بوو بەشە ڕئیسی گرنگترینی بەس فکرەیە یان بەس ڕەفتارە یان بەس عاتفە و هەستە ئەوە ڕێدەکشنیستیکە ینی شتێک تەواوێتی بەشەرکەمە کە تۆ تەنها لایەنە چی ڕەچاوەکە بەڵام چارەسەری ڕەفتاری هۆڵستیکە هەمووی ڕەچاوەکە گرنگی وەچی گوتم بە عیلاقەی بینی ئەو بەشانەی مرۆڤ شەدا حتا بە ژینگەش لێو بوونەوەرەکەی
باشە ئەنی فەرقەکەوێ کە گرنگی بەناخەوە بەو ڕێخستنێ دەکە لە ناخەوە ئەگوزەرێ لە عیلاقەی دەگەدەرێ نەک تەنها حکمی ژینگەی وروژێنەری ژینگەی ستیمولسە بەسەر ڕەفتارەوە بینە پێیوا لە ناخەوە کۆمەڵک شتە گوزەرێ کە پێویستە گرنگی بەوەی بدرێت. طبعا بەعام دیالۆگن باس کرد دوو شێواز لە پەیوەندی بەسنە لە دیالۆگانە کە مارتن بوبەر ئاماژەی پێدا کە ئەکرێ بەعام ئەمە بەشەر ئەنجامی بدەین یەک ئایدۆوە بە ئینگلیزی ئەوەی لەوێ لە سەرتای ئاماژە پێدا یعنی ئەمن ئەو سپێرن سلاشە ئەو ئەفوخەت ئەتوو زۆ یعنی ئەتوو باشە تەمان دەلات لەو خەتەی چێکە لەناو بینی ئەمن و ئەتوو ئەکرێ دەلات لە عیلاقەیەکە عیلاقە بوونیە ئەمن ئەتوو ئەوە زۆرە جۆری دومیان ئای ئتە باشە ئەمن ئەو بەڵام لەناو کەوانەیە ئەگەر کوردەکە بکەین یعنی بێجیان باشە ئەو بە وەکو هیوشی نەدیترای لێرە بە ئت دیترایە باشە بێجیان ئەو دوو شێوازە لە تەعاملکردنە کە مارتن بوبەر ئاماژەی پێدا لە چارەسەری دەرونی گرنگە سەرن لێ دەربچی چکۆمە ئامانجنە یەک دروست بێ بەڵام لە هەمان کاتژ نابی بیکێ ئامانج لەوەی بیپێچی دەنا ئامانجەکەی لە دەستیان درژیە چێت تێدا ئەمن ئەتوو ئەگەر پێناسەی بکەین لە شێوازی پەیوەندی بەسن چیارێ ئەو کاتەیە کە ئەتوو حزورت هێلۆ کەسی بەرامبەر تەوان کاری نەک بەزدەستەیەن حزورت تەواوی بوونت لەوەیە لەکن کەسی بەرامبەر بەبێ ئەوەی هیچ ئامانجەکی خۆپەرستانەی تێدابی یان هیچ ئامانجی دووەمی تێدابی لۆ خاتری بوونی کەسەکەی لەوەی باشە هیچ ئامانجەکی دووەمیت نییە کە بەهۆی ئەو کەسەی بیپێچی جۆری دوم کە ئەمن ئەوە بەڵام بە بێجیانی ئەتو ئەو کەسە کردتە مەرامە کلۆی ئامانجە چکەی پێ بپێچی باشە بەمە بەست عیلاقەکەی ئەبەستی هەندێک جاروەیە تو ئیشت بە کەسە چێ پەیوەندی پێواکە ئەکرێ پرسیارێکی لێ بکەی یان داوای شتێکی لێ بکەی لەو حاڵتە ئەکرێ شێوازی پەیوەندی بەستن ئای ئت بی زۆری دووەم بیکە ئەو کەسەت وەک ئامرازێک بەکارهینایە هەتا وەکو شتە چیکە بەدەستبینانی ئەو کەسە دووەمیە شتە چکە یەکەمیە ئەو لەوێتە لە ئایدۆ ئەمن ئەتوینە لۆ خودی بوونی کەسەکەی لەوەی تەرکیز لە سەربوونی کەسەکەیە تۆ حزورەتەیە و تاو گرنگی بەبوونی ئەو کەسەیدەی هیچ مەرامە چکەی لێ نیە و ئامانجی دووەمی تێدانی طبعا بەو نوعی ناکە برین ئەوەی دووەم خراپە ئاگدار بلەوانێک کە گوێ لێبی کاردانەوە چی ئەو لۆبینە بەڵام زێدە زاڵبوونی لە ژیانی ڕۆژانە و لە دنیای ئەلحانە ئەکرێ ئەوە زیانی هەبی دەنا ئەکرێ عیلاقە پێک بێ لەو دووەی تۆندەك زاریشت هەیە و ئامانجی دووەمی تێ ئەکرێ ئایت بی شێوازی پەیوەندیەکەی ئەمن ئەو بی کە لۆ مەرامی دووەمتە ئەو کەسە ئەولەویەت نییە ئاشکرێ زۆر جاکە پەیوەندێکی قوڵە بەستی ئەو پەیوەندیە چبی لۆ خاتی بوونی کەسکێ لەوەی ئەبیتە ئایدۆ باشە طبعا بە تێکراوی لەو دوای کە سوور دروستە بی و هەردووچی تێدا ئەبی بە زاڵی یەکەم نا بە زاڵیش ئەوەی دووەم نا دروستە بی لەوەی ئەگەیە ساتە چی پێرن ئایدۆ مۆمنت ساتی ئەمن ئەتوو ئەو ساتە ئەوەیە کە چارەسەری گەشتاڵتی ئامانجیتی دەگە چارەخواز بەجێ بینی ئەو حاڵەتەیە ئەوەی باسی کرد لە دیالۆژی کە بالفعل ئەنگۆ هەردوو یەکدی ئەبینن ڕوح و جانینگۆ تێکەراو یەک دێبی لێرەوە ساڕێژ بوون دەست پێەکە کاتەلۆی ئەوەی دووەم زۆری دووەمەچی گوتن خراپ نییە بەڵام زێدە زاڵبوونی خراپ باشە بەڵام لە پرۆسەی چارەسەری تۆ ئامانجتا حزورت لۆ خودی بوونی کەسەکەی هەبی لەوێوە ساڕێژ بوون و شیفا سەرهەرەدا پەیوەندی دیالۆگی چار پێکهاتەی هەیە باشە لە چار شتە پێک تێ کە چارەسەرکاری گەشتاڵتی هەر چارەسەرکارێک کە بیەوێ پەیوەندێکی دیالۆگانە بەستی بەعام لە عیلاقەی لە شێوازی بوونی لە تەعاملی ئەکرێت چار پایەی تێدابی یەکەم پریسێنس حزورە بە کوردی ئامادەبوونەوە بزانم یعنی جسمیەنە ئێستا باسەکەی مەقسەدن لە سێڕێک گرنگە چارەسەرکارێکی گەشتاڵتی چی تێدابی لەو حاڵەتەی لە بەرامبەر چارەخوازەچە دووەم ئینکلوژنە ئینکلوژن زان کو تەرجەماکرێن وەخۆگرتنە چییە تەرجەمەکەی دەخین زان بەڵام ڕوونیانەکەینەوە مەقسەدن نەچە سێم کۆنفیرمیشنە پشتڕاستکردنەوەی بوونی ئەو کەسێ چارەمیان پابەندبوونە بە عیلاقەکەی باشە یەکەم حزور کە حزورت لەو جێ هەبی بوونت دووەم وەخۆگرتنی کەسی بەرامبەرە ئەزممویتی تەڕەفی بەرامبەرە لە دیالۆجی سێم پاڵپشتکردنەوەی کەسی بەرامبەر و ئەزمون و بوونیتی
چارەم پابەندبوونە بە عیلاقەی دیالۆگی. تەمەن وەچی گوتم ئەوانە ئاسان نینە، بزانە ئەوەی ئەمە وەسفەکەی لێرە کە دەواازەیە کە پێناسەیەکی چارەسەری گەشتاڵتیە، ئەوە تەنها وەسفەکەین لەنا ئەوە بە ئاسانی لە چارەسەرکارێکی گەشتاڵتی دروست ناوێت، پێویستی بە دەورەیەکی باشە، بە ئەزمموی باشە، بە سەرپەرشتیکردنە لەوانەیە پێویستی بەوەش بی کە خودی خۆی ببیتە چارە خوازش هەتا ئەوانە دروستە بی. دوێ ئەرچی چارەسەرکاری گەشتاڵتی ئەکرێ برین لە ئەوانەی CBT و دەروون شیکاری ئەوانە قوڵترە یان زەحمەتترە، چکە گرنگی زۆر بەچ ئەدەبوونی خۆی ئەکەتە هۆکارێک لۆ بەرەو پێچوونی پرۆسەی چارەسەری. تەمەن حزور چییە؟ حزور ئەوەیە کە تەواوی بوونی خۆم ڕووی تەواوی بوونی خۆم لە ئاراستەی کەسی بەرامبەر بکەم کە چارە خوازە. تەواوی بوونی خۆم یعنی چێ بە تەنها بە زەین بە فکر لێرە نەبم، بە تەواوی بوونم لە بەرامبەر کەسی بەرامبەر بم کە چارە خوازە. باشە؟ بزانە تەنها گرنگی تەرکیز خستنە سەر نییە، لە ئینگلیزی وشەکەی ئەتێندینگ ئەمە ئەگەر تواناکانی ڕاوێژکردن ڕێنماییکردن و خوێندبی توانستەکان ئەبێنێ کاونسلینگ سکیلز بە ئینگلیزی، یەکێک لە بنەما توانستەکانی کە پێویستە هەبی چیە؟ تەرکیز خستنە سەر کەسی بەرامبەرە. لە پەیوەندی دیالۆگی قوڵترە لەو مەسەلەی، دەبی بوونێت و لەوێبی نەک بەس تەرکیز بکەی سەر کەسی بەرامبەر، بوونێ خۆت ئاراستە بکەی لۆ کەسی بەرامبەر. بزانە حاڵەتە چی هەبوونیەوە چی گوتن قوڵە، تەنها فکر و زەینە، دەبی بەبوونت لەوێبی کە ئەگەر بتەوێت بە تەکنیک بی پێچی نەتوانی بگەیەوەی. چکم لە پەیوەندی چارەسەری گوتن ئەمن و ئەتووە کە ئەو ئەتووە ئەو شێوازی پەیوەندی بەسنەی بەوەی ناهێتە زیەت و ئامانجی دووەمت هەبی، ئامانجە کتەبی لێی، تەنها حزورت لەو خاتری کەسی بەرامبەر هەیە کە ئەوە لێرە بە تەکنیکوانە ناپێکرێ. باشە؟ تەنها دەبی حزورت لێبی هەنجی بێرە تەکنیک تێدانە بوونێ خۆت لەو دەمەیدا تەرخانی ئەو ساتەی ئەو پەیوەندی و ئەو نێوانەی بکەی کە دروستەبی. باشەوە یەکێک لە مەرجێ دیالۆگیە کە حزورە کە ئەگەر ئامانجن بوو با بکەوینە ئەو حاڵەتەی ئەکرێ دووبارە ئەو کەسەی بەکاربینی لە ئەو حاڵەتەی ئەکەویە قالبی ساتی دووەم کە ئەمن ئەوە ئەبیتە چ حاڵەتە کە تێیدا ئەو کەسەت بەکارینە ئامانجە چکە تەیە. لێ زۆر زەرورە بوونێت و لەوێبی لەو خاتری ئەو کەسەی یەکسەر لەو حاڵتەی پەیوەندیەکە یەکێک لە پێکاتە و مەرجەکانی جێبەجێکرێت کە حزورە. باشە؟ نەئەکرێ مشکلەی تێدانە. طبعا ئەگە من تەجربەی خۆت پێ بڵێم دەورەکان بە ئۆنلاین وەرەگرم، چکە پەیمانگاکە لە ئەمریکایە و ئەوە چی ینی تیمەکی نێودەوڵەتی بەشدار بووینەکە ئەوە بی ڕاستە ئەکرێ پچەک سنوورداری دروست کە چکە من بەخۆ ئەو پرسیار بوو لە کنە من و لەو ڕاهێنەرانم کرد تەئسیری گوتم لە خودی ئەوە کێکە گوتیان نە ئەکرێ سنوورداری دروستکە، بەڵام چکە من بەخۆ تەجربانەمەوە بووە بالفعل بوونی ئەو کەسە هەر چەندە شتەکە بەشێ ئۆنلاین و زووم کرا، بەڵام بالفعل تەئسیری لە من کردی. باشە؟ یان تەئسیری لەو کەسێک کردێکە لەو حاڵتەی ڕۆلی چارە خوازی دیکە. لێ ئەکرێ برین سنووربەندی سنوورداری دروستەکە، بەڵام وەکو ئەوەی نەکرێ ئەکرێ و زۆر زۆریش بەسوودەبی. تەبەن یەکێک لەو خیبڕەی لێرە دەبی بەکاربێت سێلف دیسکلۆژێ لە توانستێ ڕێنماییکردن یەک لەوانە چێ باسکردنی خۆیە کە خۆ باسەکەی لەو کەسەکەی. تەبەن ئەوە ئەسوولێ خۆیە شێوازی ڕادەی هەیە وچی گوتن زەرورە لەو خیبڕەیەش ئەوە بەکارنێ کە ئەتوو جەلسەی چارەسەری دەرونی دانیشتنەکان لۆ پرۆسەی چارەسەری دەرونی لۆ خاتری خۆ بەکاربینی. لێرە ئەتوو تەنها چ باسەکەی ئەوەی کە بزانی ئەکرێ بە سوودبی لۆ دەرون لۆ بەرەو پێشچوونی چارە خواز. باشە؟ لێ یەکێک لەوانە چێ کە حزورەتەبی ئەوەیە کە ئەتوو خۆ باز بکەی لە بەرامبەری. تەوانە من پێشەوەی داخلی ئەو دەورانە بم پێم وا بوو کە چارە سەرکارێکی گەشتاڵتی تەنها ڕۆلی ئەوەیە گرنگی بە ئەزموون و بوونێ کەسی بەرامبەردا، بەڵام لەو مۆ دەرکێت کە
یەکێک لەو هۆکاری کە زۆر گرینگە لەو بەرەو پێشچوونی چارەسەر هەبوونی تووە کە تەرەفی بەرامبەری کە بە ئاگابی لە خۆ لە کاردانی خۆ پێشی برێ ئەوانە ناکە ڕەبتیان بە چارەسەری پرۆسەی چارەسەرەکەیوە نیە لۆ شخصی نە بەڵام ئەوەی کە ڕەبتی بە چارەسەرەکەی وێ ئەوەی کە پێت وایە ئەکری ئەگەر باسی بکەی بەرەو پێشتون ڕوە دەلۆن منە لەو دەمەی دانیشتی ئەکرێ و باسی شتێک خەمبار بکە ئەتوو وەک تەرەفی بەرامبەرکە لە دیالۆجی ئەکرێت بە خەمباری بکەی پێی برێ لەوەی هەم سیقە دروستەبی هەم ئەویش ئەکرێ قبولکردنی ئەزمونونەکەی ئاسانتەبی لینجێ کۆبس ئەرێ لەوانەیە چارەخوازەك حازم نەبی بێ باسی هەستێ خۆلۆ من کە بێ ئەوەی گوێی لە من بێ من سەرەتا باسی هەستێ خۆ بکەم کەواتە بوونێت و لەناو ئەو پەیوەندەیە بوونەچی واقعیانە باشە گوتم یەکێک لەو شتێکە لەو پێکهاتەی دیالۆجیە کە هەبوونی حزوریە خۆ باسکردنە باشە تەوان ئەوش قانونی خۆی هەیە شێوازی خۆی هەیە مەسەلەن یەکێک لەو تێبینیەی لە وەختی تەمرینکردن لە دەورەکانی گەشتاڵتە ئەدرامت چ بوو ئەوە بوو کە باسکردنی خۆ کە شتێ خۆ باسکەی بە کورتی بهێرە زۆر درێژ مەکەلۆ چکە ئامان زەیراوە نییە کە ئەتوو باسی ژیانی خۆ لۆ کەسەکەی بکەیت بەڵکو ئەزمونی خۆ باسەکەی لەبە دووسێ هۆکارە یەکیان کە بزانێت تو لێی تێگەی دوو ئەگەر بۆ بابەتەیدا تێپەڕی بێ ئەویش بزانی کە ئەتوش پێدا تێپەڕی لۆی ئاساییتی دەبیتەوە شەرمەکە ئەکرێ کەمتر ببیتەوە یان قبولی شەرمەکەش بکە سێ کە ئەزانی بالفعل کەسێک بوونی هەیە لە بەرامبەرەوی باشە کە بزانی بالفعل کەسێک بوونی هەیە چووکە لەبیر نەکەن چارەخواز پێویستی بەوێ کەسێک لە بەرامبەری بی چکە وەچی گوتم تەبیعەتی بەشەر عیلاقەیە مشکلەکان ئەگەر لە عیلاقەش سەر هەر بدەن طبعا هەر لە عیلاقەی ئەکرێت چا ببنەوە پێویستی بە عیلاقی لێ کە بوونێت و لەوەیە یارمەتی ئەو کەسەیدا کە هێواشەوە ساڕێژبوونەوە ڕوو بدە وەچی گوتن هەتاوەکو ڕێی تێچی گونجاوە باسی خۆتەکەی بەڵام بەچێ ڕاستێتی دەبی تێدا بیەوەی زۆر زەرورە چارەسەرکاری بەڵام چارەسەرکاران و چارەسەرکاری گەشتاڵتی لە مەسەلەی دیالۆجی ڕاستێتی تێدا بینێک شتێکی دروست بکەیت باشە ئەوە زۆر زەرورە ڕاستێتی کە چ لە ناختا نەک ئەوەی شتێک لە ناخ لێ ڕقت لێتی یەکسەر بێ مەقسەدم لەوەی نیە ئەگەدار بە شێوازی پێدانی سێلف دیسکلۆژە کە باسکردنی خۆی دەبی قانونی خۆی هەبی باشە لەو منە و باسی حاڵەتە چێکە کەسەکی لە دەستدا ئەتوو ئەرێ ئەمن لێ تێگەمەوە چەند قورسە مەسەلەن چکە ئەمیش پێیدا تێپەڕیمە ئەوە هاکرێ یارمەتی کەسەکەی بدە بە کورتی و پوختینە زۆر درێژ کراوە مەسەلەن نا شتەکەش پەیامی خۆ نەگەینی وەسەتیەکی تێدایە باشە تەوان باسی چ ئەکە جگە لەوەی ژیانی خۆ لەو دەمەیدا لە دیالۆجیەکەی باسی وەش بکە کە کوو لەلایەن چارەخوازیەوە کاریگەری لەسەر هەیە مەسەلەن باسی وەچی گوتن شتێکی خۆەکە ئەو چارەسەرکارەکەی باس کە مەسەلەن ئێستا حەز بەوەیەکەم کە حەزەکەم بالفعل لێ من لە باوەشت بگرم تەبەنەوە شت تەبێی ئەو قسێ ئەکرێ بالفعل وەبی ئەو کەسەی لەوانە پێویستیانی خودی ئەو قسەی پاڵپشتی لە ئەو کەسەی دروست بکە تەبەن مەسەلەی دەست بەکارهێنانی دەست و دەرکەوتن لە چارەسەری قانونی خۆی بەڵام وەکو ئەوە باسەکەم یان پێی ئەرێ کە گوێم لێتەبی باس خۆکەی مەسەلەن هەز بە قورساتی ئەەکەم لە سینجێ خۆ کە خەمبارم لەوەی جلوێ ئەوانە کە کورت و پوختن بەڵام چارەسەرکار بە چارەخوازی ئەرێتەوە کە باسی مەعانات و ئەزمونی خۆکە تەبان ئەوە بە چ دروستەبی ئەرچێ چارەسەرکاری گەشتاڵتی زۆر قورسە لۆ دەبی بتوانی هەستێ خۆ بناسیتەوە دەبی لێیان بە ئاگابی دەبی لێیان تێبگە و مەسئولیەتی ئەوەستانەش هەر بگری کە لە چارەسەر لە پرۆسەی چارەسەری لەو بەینەی کە گوتن دیالۆگ بینە سەر هەرەدا باشە وێ ئەرچی چارەسەرکاری گەشتاڵتی زۆر قورسە دەبی بەو وەچی گوتن باگراوندی خۆی ئەزمونی ڕابردووی کە دەورات و چارەسەری دەرونی و پرۆسەی سەرپەرشتاریکردنە ئەو شێوازی ئاگایی لێ دروست ببی کە ئەگەر لە هەندێک ساتیش قورس بی بەڵام لێرەبی وەچی گوتن کە هەست بە خۆپێک و متەئەسیرەبی بە چارەخواز و هێدی لێی باز بکە و دەگەوی دابی باشە
باشە مامۆستا باسی ئەوەت کرد کە کەسێک باسی هەستی خۆی ئەکا باسی بەردۆخی خۆی ئەکا پێویستە چارەسەرکارەکەش باسی ئەوەی بکە کە میش هەمان ئەزمموی توم هەم بۆ هەست بەستی تو ئەەکەم پێشتر وە جێم لێ بۆ کە باش نییە چارەسەرکار باسی ئەوی بکە کە ئەو حاڵەتی هەبوو بخۆی یان باسی ئەزمموی خۆی لە نەخۆشەکەی لە چارەسەرخوازەکەی بکات ینی ئەوەی کو بگونجێنین ئەمە طبعا نزانەوە لە چاتێ بەڵام وەچی گوتم لە پای چارەسەری گەشتالتی کە ئەگەر چارەسەرکاری گەشتالتی نەکەوە حتا لە نووسینەش دەبی چارەسەرکار باسی ئەزمموی خۆی بکە ئەو نووسینانەی کە ئەکە بەرامبەر کەسیش نییە بەڵام ئەزمموی شخصی تیمیتنە ئەنی ئەزمموی شخصی لە چارەسەری گەشتالتی زۆر نیمە لە خزمەتی پرۆسی چارەسەری یعنی بالعکسە دەبی ئەو کەس هەست بکە دەگە کەسەکی دانیشێت جگە لەوەی ئەو چارەسەرکارە لە ڕووی پیشەیەوە بەڵام دەبی هەست بکە بالفعل دەگە کەسەکی دانیشتە دەردەگری لێ مرۆڤە چێکە بەچی وەچی گوتم جگە لەو ئامانجەی کە ئەتووسیقەی دروستەکەی ئەوەیە کە ئەو کەس هەستەکە بالفعل دەگە کەسەکی دانیشتە لە دیالۆجی نێوانێک دروست بۆ لە ئەنجامی هەبوونی کەس لە بەرامبەری کە ئەتوانی پشتی پێبەست ئەتوانی معناتی لێو باس کە ئەویش لێ تێگە چکە مرۆڤە و بۆ معناتانەدا ئەکرێت تێپەڕیبی یان ئەگەر تێش نەپەڕیبی لەو ساتێک کە گوێ لێبی پێی متەئەسیرەبی لەو باسەکە کە پێی متەئەسیربی باشە لێنە لە چارەسەری گەشتالتی چارەسەرکار زۆر زەرورە سەری لە خۆی دەربچی و بتوانی دەگە سات بە ساتی ئەزممونێ چارەخوازدابی باشە ینی بالعکسە شتێک دەستخۆش مامۆستا سەرکار بابەتێکی مهم بوو بە تایبەت کە تازە داخلی سیمینارەکەی بووم ڕێک لەسەر ئەو مۆزوعی بوو عاتنە من کەیفم بە و گفتوگوی دێک کە لە نێوان چارەخواز و چارەسەرکاری دروست ئەبی چرا باسی ئەوەی کردگوتی هەندێک مەسەلەن هەندێک ئەڵێن کە باسکردنی ئەزمموی چارەسەرکار لۆ چارەخوازی لایەنێکی خراپی هەیە فعلا ئەمن دوو ڕام هەیە لێرە ینی لایەنێکی باش هەیە و لایەنێکی خراپیش هەیە وەکو ئیزافە لە قسەکانتان لایەنە باشەکەی ئەوەیە چارەخواز بیر لەوەی ئەکاتەوە کە فعلا بەس ئەمن نیمە تووشە و گرفتەی بوومە کۆمەڵە کەسێک کرد تووشە و گرفتەی بووینە بەس لە هەمان کاتدا ڕێک لەسەر یعنی لەو قەوسەی لایەنە خراپەکەی ئەوەیە چارەخواز ئێوەی قسە دەگە کەسێک بکە کە فعلا پاڵپشتی بکە نەک ئەویش برێتن وەڵاهی ئەمنیش ئەو شتەم هەیە بۆ نمونە ئەمن فشاری کارم لەسەرە باش ئەچمە لای هاوپیشەکەم ئەرێم وەڵاهی نازانم ئەو ڕۆ زۆر فشارم لەسەر ئەو هەم ئەویش ئەرێتە من وەڵام منیش وەمە ڕێک ئەمن پێویستم بەو قسەی نییە و کەسە برێتە من وەڵاهی ئەمنیش وەمە حەزەکەم و ئەشمەوێ یعنی گومانم لەوەی هەمووان ئەیانەوێ ڕێچارێکی لەو کەسەی وەرگن نەک ئەو کەسش برێ وەڵام ئەمنیش وەمە ئێستا وەی لێ هاتیە بەخۆم ئەزمموی ئەو شتام کردێ نەک ئەزممونم کردێ ڕۆژانەش ئەزمموی ئەەکەم کە خاوەن گرفتەکەم کێشەکەم هەیە لە نقطەک وەستایمە پێویستم بە شتەکە کە داوا لە کەسێکی ئەەکەم بۆ نمونە ئەرێم وە باشە چ بکەم لەو وەختی ئەرێتە من والله جامشهم ما تبكين إجيانا إيدي ها زحمتيا أو هاي إذا لو يوشتا لاني باش هي فعلا أتو سبورتي خود له أو كسي درب رك أمش دقتو دامو راس أمش أوشتم بسرهاتيا بس لا نخرابك يويتو تيتسارة زرتي نادي دس كسكي بس تقول طبعا اشتكي مهم باسك اللي ده ممكن يلو بدي شوازي أو أما باسكين ك تعبير كنا لخو بوشي وازينية كلاجشتي باسكين مثلا ريك أما أوتو زبون زود ذاتي تبيشكا اشتكي باسكري والله أميش وما كل جوينا دي طبعا أما بيوستن بويني أو شوازي أم باسكم كتسارة سركاري جشتالتي دبي كأوانية لسر بنما شي بشوازة شي بكتيجيشتنا كهاريكارية كقبولي وزموني طبعا لقبول كني بالبشتي ورقي زياتر بستنا شوازي أما أرين شوازة كدبي مهرباني تدابي ريزي تدابي هستياري تدابي هستياري لويك إحرازي نكي أو إتوري أكري إحراز كربي كواتا حسب صار سري قشطالتي أكري أو رفتاري أجر صار سركابك ببال بشتي كارلو أو كسي وصفناكي لقلمنا دي ماشا كواتا وشاز صار سركاب باسكا لخزنتي بروسي صار سري لو خوينيا ماشا وشي قوتن دبي بشوازي دي كلو خوي أو بيوسيانا بركرنو سبخوي سوريتا پرۆسەی چارەسەری دەرونی بە بەوەی کە چارە خوازبی چ لە سەرپەرشتی چ لە ڕاهێناکات چووکە چارەسەری گەشتالتی ئەکرێت دەگە بەشێکی ئەوان جیاوازیە بێویشەوێ
بە گروپ پرۆسس پێی ئەرێن گروپ پرۆسس کە بە گروپاتیشەکە ئیش دەگەوێکێک کە کوی یارمەتی هەر قوتابیەکی لە بەشداربووەکی لۆ نمونە ئەمن یان ئەو برادرانێک کە دەگە مندانە لە ناوڕاهێنان یارمەتیم دەکە کو بە ئاگادی لەوەی چند پێویستە پرۆسی ئاگای و تەعامل دەگا ئەزمموی خۆ بکەین کە سەر هەرەدە لە گروپ یعنی بەو شێوازانە دەبی تەعاملی دەگە کردبی ئەگەر بالفعل بەو شێوازەی کرد کە جەلسەی لەو خزمەتە خۆ بەکاربینی کەواتە هەم ئەخلاقیەن شتەکەی ئەنجام نەدای ڕەفتارەکەی گونجاو نەبوو هەمیش لەو خزمەتی پرۆسەی چارەسەر ناوی باشە لێ شێواز و ئەنجامدانی دەبی لە خزمەت بەرەو پێچوون و پێدانی پاڵپشتی لۆ چارەخواز قاڵەچکە کە زۆر میمە لە چارەسەری گەشتاڵتی کا من پێم جوانە لۆ من لەوانەی خۆش بی چێشی لێبینم چ کەسێکی ببینم ئەو چارەسەرێ بکە چ ئەو وەختەی لەناو دەورەکان لەژێر سەرپەرشتی تەمری ڕاهێنانیەکەی ئەوەیە کە وەچی گوتم دەبی بوونی خۆت لەوێبی ئەو ماسکەی قیناعی ئەو قیناع بە کورسیە دەمامک ئەو دەمامکەی پیشەی یانە پرۆفێشنالە دات نایکە ئەمن چارەسەرکارم طبعا لە چارەسەری دیکە ئەکرێ بەدی بکرێ کە ئەتوڕۆ لە کتێوە یارمەتی ئەو کەسەی بدەی کۆمەڵک تەمرین و کۆمەڵەکەوەی فێرەکەی فلانە تەکنیکەی تەطبیقەکەی ئەوە قیناعەکە ئەتوو ئەی پۆشی کە بوونی خۆ لە ئەبەی سەلامەتی چای بنێ نە باسی خۆکەی نە پێویستەکە نە ئەگەر ناڕەحەتێک لەو بینەی سەر هەڵ بدەت ئاماژە پێ نادەی بەرە ئەو بەشەی ناڕۆی کە ناڕەحەتکەرە ئەکرێ بە شێوێکی سەلامەت تەعامل دەگا جەلسەکان بکەیت بەڵام لە چارەسەری گەشتاڵتی دەبی بوونی خۆت لەوێبی ئەو زەختەت لێکە ئەتێختا ئەو پێگەیکە دەبی ئەتوو وەک چارەسەرکارێکی گەشتاڵتی بوونی خۆت لەوێبی کە گوتن بە چارەخوازم متەئەسیر ببێ بە ئاگاش بی لەوانە بیان ناسیەوە بە پێی گونجاو پێشی برەی کە ئەوە پێکهاتێکی دیالۆگەکە هەبوونی حزوریە باشە ئینکلوژن چیە ئەگە باسی پێکهاتەی دووەم بکەین لە دیالۆجی ئینکلوژن گوتن لەوانەیە وەخۆگرتن میزان ڕاستی تەرجەمەکەی کۆکرێ بەڵام با فکرەکەی لێرە باسکەین مارتن بوبەر ئەرێ سوورانەکی توندا لە لای خۆت لۆ کەسی بەرامبەر لۆ تەرەفی بەرامبەر گوتن دوو تەرەف دوو پێکهاتە هەیە لە دیالۆجی ئەتوو لۆ ئەوەی دیالۆجی پەیڕەو بکەی هیچ حزورت هەبی بەڵام لە هەمان کاش دەی بچی ئەو بەرەی ئەو لایەنەی دیالۆجیکە کەسی بەرامبەرە باسی ئەزمموی خۆکەوە چیت و هەستی هەیە لە ناو جسمی لە مێشتی فکر ئەگوزەرێ قسە وێنە ئەگوزەرێ لە جسمیدا لە نەفسی هەست و عاتفە بوونیە گرنگە بچی ئەوێ بزانی چە ئەگوزەرێ باشە ئەوە دەبی وەچی گوتن ڕێک لە لای خۆ بەتونی بچیە تەرەفی دیکە لە دیالۆجی هەتا ئەزمون کەی بزانێ ئەو کەسە کو هەست بە خۆیەکە کە ئەو قسانت لە ئەوکە و دەگەت ودا لە پرۆسی چارەسەری هەست بە چاکە چ ئەزمونە چی هەیە بەڵام لێرە چ جیاوازە طبعا ئەمە لە پرۆسەی چارەسەری دەونی هاوسۆزی پێشکەشەکەی نوێە هاوسۆزی کە ئەمە خوێندە بوون ئەوانەی مەسەلەن بە چەمکەکە ئاشنا بە ئەرێ دەبی خۆ لە جێ کلاینت دانەی خۆ لە جێ چارەخواز دانەی گوێت لێ بووە طبعا لۆ من لە ئینکلوژنی چ گرنگی لە گەشتالتکە جیاواز بووە من لۆ سەرنجێنی ڕاکێشا لەو نەستیملەر باسەکە ئەرێ ئەتوو دەبی بچیە تەرەفی بەرامبەر کە تازۆنگۆ بەڵام بوونی خۆ لە دەست ندەی لەو دەمەی کە تەرکیز لەسەر کەسی بەرامبەرە ئەوەی یەکەم پێکهاتە یەکەم لە دیالۆجی لەبینەکەی کە حزورێت وەرێرە هەست بە بوونی خۆ بکەی لۆ وەچی گوتن چارەسەرکار مەرزیە پێویستی بەوەی بی کە کەسێک بوونی خۆی لە دەست دەلۆخاتی و پێویستی بەوەی هەست بکە کەسێک لە بەرامبەری بوونی یەکە قسەی لۆکە کە دەگەیدای کە پەیوەندی دەگابەستی باشە لێ زۆر زەرورە کە ئەتەوێ هەست بە ئەزمموی کەسی بەرامبەر بکەی لەو دەمەیدا بوونی خۆ بپارێزە بوونی خۆ خودێ خۆ وەک چارەسەرکار لە دەست نەدەی بە ئاگابی بە ساتی کە هەست بە چاکەی کە دەگە ئەزمموی چارەخوازی ئەو عیلاقە دروستەبی باشە لێەوە زۆر زەرورە کە هەست بکە بالفعل قسەی لۆ کەسەچێکە کە هەستی هەنە بیرکردنەوەی هەیە خاڵی لاوازی هەنە ئەوش بە مەعانە داتێ پەڕیەویش لە هەندێک شتێ ترسێ ئەوش لە هەندێک شتێ ئیحراجەبی لە هەندێک حالەت عەسەبێبی هەستەکە دەگە کەسەچیدایە لە هەمان کات دەبی لەو کەسە شتێک بیستێ تەرەفی ئەو لای لە دیالۆجیە تاوەکو تێبگەی لەوێ چ ئەگوزەرێ ئەو تەوازنە
ئاسانیە لە چارەسەرکاری گەشتالتی دەبی پاڵپشتی هەبی دەبی بوو بیتە شێوازێک لە بوونی و لە تەعاملکردن لەگە عیلاقە و بە ئاگادی لەو کاتێک کەنجی خۆ لە دەستە کەنجی خۆ لە دەستە باشە لەو حاڵەتێک کە ئەتوو لە کەسی بەرامبەر تێگەیشت چوێ تەرەفی بەرامبەر لە هەست و ئەوانەی تێگەیشتی حتا لە هەندێک جار هەندێک چارەسەرکار ئاماژە بێدە کە ئەگەر تو زۆر باش لە ناوبوونی خۆبووی و هەستت بە تەرەفی بەرامبەر کرد ئەو ئەکرێ هەستێنە و لە جسمی خۆست پێ بکەیت طبعا ئەگەر ئەوە وەبی بالفعل هەست بەو هەستانە بکەیت کەواتە تێگەیشتنەکە زۆر قوڵە کە تو هەست بەو هەستانە بکەیت کە ئەو هەیتی لە ناوە خۆ ئەوە تێگەیشتنێکی زۆر قوڵە ئەگەر وەبی وایە کەواتە لەو حاڵەتەی چارەخواز هەستەکە کەسێک لێی تێگەیشتیە قبول کرایە کە لە سەبنەمای قبولکردن و خۆشویستنیش تەعاملی دەگە خۆ کرد کەواتە باشتر ئەتوانێت تەعامل دەگە ئەزمموی خۆکە باشتر ئەتوانی هێدێدی خۆ قبول بکە لەو حاڵەتەی گۆڕانکاریەک ڕوئەدا کە لە سەبنەمای قەدرگرتنە لە خۆ هەست بە قەدری خۆکە هەست بە پاڵپشتێکە هەست بە خۆ خۆشویستنەکە بەڵام هێواش گۆڕانکاری ڕوئەدا طرفی سێم یان عفو پێکاتەی سێم لە دیالۆژی کۆنفیرمیشنە پاڵپشتیکردنە پشتڕاستکردنەوەی بوونی کەسەکەیە مارتن بوبەر ئەوەی کە تەبعێمە پێویستن بەوەیە پشتڕاست بکرێن و قبول بکرێن لە عیلاقەی خۆمە لە عیلاقەن دەگە کەسێک گرنگ لە ژیانی خۆن دەوروبەر پێویستن بەوەیە کە قبول بکرێن باشە لێ ئەمە هەوڵ ئەو قبولکردنێت ئەگەر لە بارودۆخەچی هات و قبول نەکراین هەستن کرد بەو شێوەی ئەمە هەینە ئەسڵ قبول ناکرێن ئەبیتە هۆی ئەوەی خودەچی ساختە لە خۆ دروست بکەین ماسکی بپۆشین هەتاوەکو بەو شێوازە بین کە پێین وایە ئەکرێ کەسی بەرامبەر قبولن کرد تەمان لەو حاڵەتەی خۆنی ژیانەکەت بەڕێ کرد کە خۆ نەبووی ڕاستێتی تێدا نەبوو ناچاروی خۆ ساختە بکەیت و لەوەشدا ڕاستە لەو دەمیدا ئەکرێ پاڵپشتی بەدەستبینی بەڵام مرتەح نابێت بە تاریەک لە ناخەوە دروستە بیت چکمەوە ئەوەی ڕاستەقینە نیە نە ئەتوو خودی ڕاستەقینە بووی نە لەو دەمیش بە خودی ڕاستەقینە پاڵپشتی بەدەستێت طبعا قبولکردن بەو معنای نە ئەتوو هەرچی کرد ئەمە قبول کە کۆنفیرمیشن و ئەکسێپتانس فەرقە چییە کۆنفیرمیشن چی ئەم پشتڕاستی بینێتو ئەەکەم کە قەدری لەکنم نییە هەرچەندە ئەکرێ لە هەندێک خاڵ ئەم و هاو بەشنەوی هەرچەندە لە هەندێک خاڵێت ناڕازیم پێم وایە ئەکرێم نەزێدەی بەڵام جۆرێک لەوەی تێدا کە بوونێت و قەدرەچی لەکنە من پارێزراوە باشە لەوێ لە چارەسەری گەشتالتی ئەکرێ چارەسەرکاری گەشتالتی و چارەخوازکردن جیاوازبی بەڵام بوونێ و پشتڕاستەکەتەوە هەوڵە دەبوونی و پشتڕاستکە کە هەست بە قەدر بکە لەو عیلاقەی تەبانەوە کۆلەکەی بەرەو پێشچوونیەکە تو هەستت کرد هەست بە قەدریەکەی هێواشەوەش گۆڕانکاری لە تۆڕۆدە پاڵپشتی دروستە بی ئەو هەنگاوانی ئەنەی کە خۆ بگۆڕی لەسەر بنەمای قبولکردنە کە ئەوە زۆری فەرقە لەسەر بنەمای خۆڕەفزکردنەوە بی چکە لە تیۆری گۆڕانکاری دیجێک پارادۆکسیکال تیۆری ئۆف چێنج باسەکەین وەلەو باوەڕ ناکەم وێرا بێت بەڵام لەوێ ئاماژە بەوێدەین کە ئەو گۆڕانکاریە لەسەر بنەمای خۆڕەتکردنەوەی بی بە خورتی بتەوێت خۆ بگۆڕی بە زەخت جێ خۆ ناگری باشە لێ چارەسەرکار چاکە پشتڕاستی بوونی چارەخوازیەکەت باسی ئاخیر پێکاتە لە دیالۆجی بکەین کە ئەویش پابەندبوونە بە عیلاقەی طبعا ئەوە زۆر گرنگە لەوانەیە زۆر جێی سەرنج نەبی کە ئەمە عاتەن باسەکەین یان نەخوێنینەوە بەس لە گرنگترین پێکاتایە لە دیالۆجی کە پێویستە لە چارەسەرکارە چێبی ئەویش ئەو چییە پابەندبوونە بەو نێوانەی کە لە دیالۆجی سەر هەڵەدا طبعا دەبی چارەسەرکار یان چارەسەرکاری گەشتالتی خۆی تەسلیمی ئەو عیلاقەی بکە ئەو نێوانەی کە لە عیلاقی سەرێدا و پێیوە پابەند بی باشە لینجەی کۆبز باسیەکە کە ئەرێ باشترین چارەسەرکاران ئەوانە نینە کە تەکنیک و ئەو شتانە زۆرەزە بەڵکو پابەندی عیلاقە و پرۆسەی چارەسەری و دانیشتەکانن دەگە کلاینتە هەرچەندە ئەگەر گەیشتبیتە خاڵەکی بنبەست و عاسێبوون ئیمپاس ڕوویدابی لە پرۆسەی چارەسەری یعنی کە ئەوە ڕوویدا نەک یەکسەر ئەتواز بین باشین چارەسەرکارەوە ئەوانە نەکە هێشتا پابەندی ئەو پرۆسەیە بێ باشە کەواتە چارەسەرکار لە عاسێبوون و لە قەلەقی و لە شەرمێ خۆی و لە وەرزی و لەو ترسانەی هەر نایە کە لە ئەنجامی
پرۆسەی چارەسەری ڕۆدە بەڵکو ئەگەر وە خۆی گرتنەوە مەسئولیەتی ئەوەستانەی هەرگرت و زۆر جار بە شێوەیەکی گونجاو لە وەختی گونجاو باسی کرد لە چوارچێوەی پرۆسە عیلاقەی ئەکرێ ببیتە هۆی بەرەو پێشبردننی عیلاقەی و بەکاری بینی وەک شێوازەکە چارەخواز فێر بکەی دیدی تعامل لەگە مشکیلەیە بکە کە لە عیلاقەی سەرێدەن بێ ئەوەی بپچڕێ هێواشیاش بەو پابەندبوونەی چارە سەرکاری یارمەتی چارەخوازێدا کە فێربی لە عیلاقە ئیدی نەپچڕێ هەر شتێک ڕوویدا بەڵکو هێواش پابەندی عیلاقەی بی لەو دەمانشکە قورسە لە ناو عیلاقەی بمینیتەوە.